دەستگای ستاندەر هەنگاوێکی تری بۆ خۆنوێکردنەوەی ناوخۆی و پشتیوانی دەنجی ناڕازی نا کۆبوونەوەکەی لە ژێر ناونیشانی پرس و هەڵسەنگاندنی یەکبەرەیی لایەنەکانی دەرەوەی دەسەڵات ئەنجام دەدات و هەروەها کۆبوونەوەکە دابەش دەکات بۆ سەر چەند تەوەرێک ڕۆژی شەممە 21 ئابی 2022 لە هەولێری پایتەخت کۆبوونەوەی بۆردی گشتی دەستگای ستاندەر بەڕێوە چوو. کۆبوونەوەی بۆردی گشتی بە گوێرەی پەیڕەوی ناوخۆی ستاندەر 2 مانگ جارێک ئەنجام دەدرێت، ئەوەش بۆ هەڵسەنگاندنی کارەکانی سکرتاریەتی دەستگا و تاوتوێکردنی دۆخی گشتی. کۆبوونەوەکە جگە لە ئەندامانی دەستگا چەندین کەسایەتی و پەرلەمانتار و چاڵاکوان لە بادینان و سلێمانی بەشدار بوون کە تیایدا راپۆرتی بەشەکانی دەستگا خوێندرایەوە و هەڵسەنگاندنیان بۆ کرا. ئەگەر براو دێشی بۆردی توێژنەی ستاندەر بکەن لەگەڵ ئەو سنتەر و مەرکەز و ناوەندانەی کەوە بە تینگتانگ ناسراونیان ناوەندی توێژینەوە و دیراساتن تەماشا دەکەین لە کوردستان نەک بڵێن بە چاوێکی ستاندەر سەیریکەین، بەڵام ئەگەر لە دەرەوەی ستاندەر تەماشا بکەین ئەوەی کەوا دیارە زیاتر توێژنەوەکان و ڕاوبۆچوون و ڕوانگەکانی ستاندەر ڕۆڵێکی بەرچاوی هەیە لە بەرچاوڕوونکردنی خوێنەر. وەکو بڵێ ڕۆحی دەستگایەکەیە بۆ پێکە زۆرینەی ئەو چالەچەکان و بەشەکانی دەستگای ستاندەر لە ڕێگای میدیاکەەوە لە ڕێگای بەشی ڕاگەاندنەوە بڵاو دەکرێتەوە. تاوان بەشی پەیوەندیەکان تاکە کەسێک نییە، من هەموو جارێ ئەو قسەیە دەڵێم، بەڵکو پەیوەندیەکە هەموو کەسەکانە، هەموو ئێوەی بەڕێز و کەسانی کەس لە دەرەوەی ئێوەنە ئەو شتە دێتە جێ. طبعا بەشی داراییەک کە لەو بەشانەی کە ئیشەکانی زیاتر لە ڕووی عملیەوە، یعنی لە ڕووی کرداریە کە ڕێخستنی ئۆفیسی ستاندەر و پێشوازیکردنە لە میێوانانی دەستگای ستاندەر و ئەو بابەتانەیە. لێرە هەندێک شمان بە خاڵ نووسیوە، هەم بەشەکە بەشی کارگێڕی و دارایی، یعنی هەردووچی پێکەوەیە. ئێمە ئەبێ کاری لەسەر بکەین، وەکو چەند جاریش عەرزم کردوون، ئەبێ ئەو کەسانەی کە لە کوردستانە ڕەشایی خەڵکیان پێک هێناوە، ئێمە کار لەسەر ئەو فەزا زۆرە بکەین کە لە سەتا هەشای خەڵکە. و ئێمە لە ئۆفیسی کەرکووک سوپاس بۆ خوای گەورە و دواتر بە هیمەتی هاوڕێیانم لە دەستگای ستاندارد کە وەکو برا بچووکێک منیان قبوڵە. سەرکەوتنی ستاندارد سەرکەوتنی هەمومانە. لە بەشێکی تری کۆبوونەوەکە هەڵسەنگاندن بۆ ڕەوشی گشتی کوردستان و دۆخی بزوتنەوەی ناڕازی لە هەرێمی کوردستان کرا. ئەمە لە کوردستان ئەمنی قەومیش دوای هیچ نییە. ئەمنی قەومی سەرۆکە، هەر یەکە سەرۆکە حیزبەکی هەیە ئەمنی قەومی لێ، ئەگەر جێلیش بی، ئەگەر نەشارەزای بی، هەر یەکە ناوی گەورەشی لێنە، فلانی هێژای سەرکردەی بەڕێزی جەنابی سەرۆکی نازانم ڕەوانی ناوی گەورە لە سەر و حیزبەکانی کوردستان هەیە، هەر یەکە تەماشایان کە لەو ئەوەی ئەمنی قەومی لێ. گەورەترین دوژمنی کورد میلیشیا و حیزبی میلیشیا و سەرکردەی میلیشیا، ئێمانە خۆپەرستترین خەڵکن. هەمووشی درۆیە کە دەڵێ ئێستا دەرکەوتە دەڵێن خۆ بۆ کوردوشت نەکراوە، بۆ هەمووی بۆ خۆیانە، بۆ بنەماڵە و بنەوەکانیان، هەرچی کامەیان دەڵێ لەم لاش و لەو لاش. هاوکات وەک نەریتی کۆبوونەوە گشتیەکانی ستاندەر کە هەر جارە و ڕێز لە کەسایەتیەک دەگیرێت لە پای خزمەتەکانی بە بەرژەوەندی گشتی، ئەم جارە ڕێزلێنان بە حاکم لەتیف شێخ مستەفا وەک کەسایەتیەکی دیاری کوردستان لە بواری داکۆکی لە سەروەری یاسا و بەرژەوەندی گشتی نرا. دوجار کۆبوونەوەکە بە چەندین پێشنیار و ڕاستپاردا کۆتایی بەکارەکانی هێنا.